ڕەنگە خوێنی کرمێکی تایبەتی لە ناولما دەژی هیوایەک بێت بۆ پزیشکە فەڕەنسیەکان ئەوانەی هەوڵ دەدەن ژیانی نەخۆشەکانی پەتای کۆرۆنا ڕزگار بکەن کە تەنگە نەفەسیان هەیە و ژیانیان لە مەترسیدایە. خوێنی کرمەکان بۆ ماوەی 6 کاتژمێر دەتوانن ئۆکسجین هەڵبەگرن. دوو نەخۆشخانەش دەستیان بە تاقیکردنەوە لەسەر هیمۆگلۆبینی ئەو کرمانە کردووە. Cette molécule aujourd'hui qui appartient à ce ver marin est capable de fonctionner. ئەم پێکاتە بچووکەی کە لەم کرمەدا هەیە وا دەکات بەرگەی پلەی گەرمان جۆراوجۆر بگرێت چ گەرم و چ سارد و هەر بۆی لە ناو لێمش ئەژیێ. بۆم دەرکەوت کرمەکان وەک تانکێکی بچووکیان هەیە ئۆکسجین هەڵەگرن بۆ ماوەی 6 کاتژمێر کە لە ناو لم ئەبن هەناسە ئەدەن لە ناو شەپولی دەریا و لە ناو لم هەناسە ڕائەگرن. زاڵدەستی بە بەخێوکردنی کرمەکان کردووە لە کێڵگەیەک لە ئەتلانتیک ئایلند لە نیۆرمۆتیر. پزیشکەکانیش هەوڵ دەدەن ڕاستەوخۆ نمونەی خوێنی ئەو کرمانە بۆ نەخۆشەکانی تەنگە نەفەسی پەتای کۆرۆنا بەکاربێنن. بنەماکە ئەوەیە هەوڵ بدەین لەسەر نەخۆشەکانی تەنگە نەفەسی بەکاربهێنین ئەوانەی ئاسی ئۆکسجین لە سیەکانیان ئێجگار کەمە. هەوڵ دەدەین لە ڕێی دەمارەوە بەکاربێت تا ئاسی ئۆکسجین لە جەستەیان زیاد بکات. بە هیوای نەخۆشەکان بەم چارەسەرە کاتی کەمتر لە نەخۆشخانە و لەسەر ئامێرەکانی هەناسەدان بەسەر بەرن. لە فەرەنسا هەتا ڕۆژی یەکشەممە زیاد لە 8,000 کەس بە پەتای کۆرۆنا گیانیان لەدەستدا بوو.